باس لە کاریگەری فێنکەرەوەکانەکەین لەسەر کۆئەندامی هەناسەی هەرێکێکمان بێگومان کە وەرزی هاوینیت هەرێکێک لە ئێمە ڕەنگە نەتوانین لەو پلەگەرمایی کە هەیە تایە بەبێ هیچ ئامێرێکی فێنکەرەوە دابنیشین یاخود خەومان لێ بکەوێ ڕەنگە لە یەکێکشمانەوە بۆ یەکێکی ترمان ئەم بابەتە جیاوازی هەبێ هەنێک هەبێ ڕەنگە حەزی بە سەرمایەکی زۆر بێ ئەو شوێنەی کە تیای ئەخەوێت و پشووی تا ئەدا سەرماکەی یەکجار زۆر بێت کە پێویست بۆ بکاکە خۆداپۆشینی بووێ لە کاتی خۆکە و هەنێکیشمان ڕەنگە بە پێچەوانەی ئەمانەوە بین زۆر ئەو گەرمایی کە هەیە کاریگەری لە سەرمان دروست نەکە هەنێکمان هەیە ڕەنگە زۆرتر حەزمان لە هەوای موبەڕی دەبێت کە زۆر بەمان بە هەوایەکی سروشتی تر ناوی ئەبن کە لە نێو ماڵەکانمانە هەیە بەڵام بە پێچەوانەکە شێوە هەیە ئەڵێ ئەگەر من ئەو هەوا ساردەی سپلیتەکە نەبێ خەوم لێ ناکەوێ فێنکم ناکاتەوە حەزەکەم سرم تەزی بێکە ئەخەوم یعنی ئەمانە هەمووی هەرێکێک لەمانە بابزانین چ کاریگەرێک لەسەر کۆئەندامی هەناسە و ڕێڕەوی هەناسەمان دروستەکە بە تایبەتر لە کاتێکا کە ئێمە چەند کاتژمێرێک لە پشوین و خەوتوین گفتوگوی چڕۆپڕ لەسەر تەواوی ئەم بابەتانەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر زمناکۆ عوسمان کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و ئێستا لەگەڵمان ئامادەیە دکتۆرگیان سڵاو لەبێتەوە ئەم کاتت باش خێر بێت سەرچاوان دکتۆر با شێوازێکی گشتی باز لە ئامێرە فێنکەرەوەکان بکەین ئیتر ڕەنگە پانکە و موبەڕیدە و سپلیت و لەمانەوە دەست پێ بکە بە شێوازێکی گشتی چ کاریگەریەک لەسەر کۆئەندامی هەناسەی ئێمەدا ئەنێت یعنی بە شێوازەکە شتەکەی ئەو کاریگەریانەی کە لەسەر کۆئەندامی هەناسەی ئێمە دروستە بێت لە کاتێکا کە بەر ئەم ئامێرە فێنکەرەوانە ئەکەوین چی؟ بەڵێ کامیان زۆر تاوانبارە بەڵێ هیوادارم بابەتی ئەوڕۆمان سوودی بۆ هەمووان هەبێت باشە طبعا سەرەتا باس پێکاتی کۆئەندامی هەناسە ئەەکەم کۆئەندامی هەناسە لە دوو بەش پێکاتوە بەشی یەکەمیان کە لە ڕێڕەی ولوتەوە دەست پێکات تا بۆڕی هەوا ئەمە فەرمانەکەی چی ئەمە فەرمانی ئامادەکردنی هەوایە بۆ ناو سیەکان یعنی بۆ ئەوەی ئەو هەوایە ئامادە بێ بۆ گاز گۆڕچێ لە بۆڕی هەوا ئیتر تا ئەگاتە کۆتایی سیەکان ئەمەیان بۆ گاز گۆڕچەیە طبعا ئەو هەوایی لە دەوروبەرمان ئایا ژینگەی ئیدەرۆ بێیان ژینگەی ماڵ بێ تەسیراتی خۆی هەیە لەسەر ئەو هەوایی کە ئەچێتە ناو سیەکانەوە بەتایبەت یعنی ئەم کەسانی کە معرضن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی سنگ یان توشبوون بە ئیلتیهاباتی سنگ یان توشبوون بە حساسەتی سنگ ئەوانی کە لە تەمەنی مناڵیدان یان کەسانی زۆر بە تەمەنیان ئەوانی کە نەخۆشی درێژخایانی سیەکانیان هەیە یان نەخۆشی درێژخایانی تریان هەیە و بە بەرگری لەشیان لاوازە نەخۆشیێکی تریان هەیە و ئەم هەوایانە کاریگەریان لەسەر کەسی بەتەمەن و ئەوانی نەخۆشی بەڵێ سییان هەیە بەڵێ تەمان ئێستا بەڵێ ئەوانی کە نەخۆشی سییان هەیە ڕەبۆیان هەیە یان ئەو کەسانی کە تووشی ئیلتیهابی درێژخایانی سیەکان بوون بە کاریگەری جگەرەکەشان طبعا لای ئێمە ینی بڵێن بەعام خەڵکی وا تێگەیشتووە کە ژینگە تەنها ژینگەی هی دەرەوەیە لە هەمان کادا باغدان بە ژینگەی ماڵیش زۆر گرنگترە وەک لە باغدان بە ژینگەی دەرەوە ینی ئەو هایی کە هەڵی ئەمژین ئەو هایی کە لە ماڵەوە بەکاردێ بەڕاستی گرنگی خۆی هەیە بەڵێ بۆ پاراستنی سیەکان و بۆ پاراستنی سیستەمی بەرگری لەش باشە بەڵێ بۆ ئەوەی کە یعنی زۆر جار ئەوانی کە مناڵمان هەیە زۆر جار تووشی دەمەدا قاڵی ئەبی کاڵی لەسەرەوەی کە سپلیتەکە با لەسەر 16 نەبێ با لەسەر جوزانم 24 بێ با لەسەر 25 بێ ئەم پلانە لە چیا دیاریەکرێ ینی ئەکرێ ئێمە ئەوەی کە تۆ باسێکی منداڵ و کەسێکە نەخۆشی سی هەبێ یان کەسێکە بەتەمەن بێت لە ماڵێکا بێت لەگەڵ جەستەی مندا یەک بێت ئەو پلانە چۆن لە کەسێکەوە بۆ کەسێکترە گۆڕێت بەڵێ و بەپێی ئەمری ئەو کەسەش ینی گۆڕانکاری بەسەرا دێت باشە بەزیتر هەم هەوای گەرم هەم هەمای ساردیش خراپە بەڵام ئەوەی کە خراپتر بێ هەوای ساردە هەوا ساردەکە خراپترە و شێش ئەبێ کەمتر بێ باشە ئەو شێ ئەبێ کەمتر بێ ئەو هەوای کەسێتە ناو سیەکانەوە باشە تا ئەو ژینگەی کە مرۆڤ هەناسێتی هەڵەمژێ لەبار بێت طبعا لە زانستی پزیشکیدا جۆرە پێوەرێکی کە بڵێن پلەی گەرمی ژوور پلەی گەرمی ژوورە ئەبێ 20 تا 25 بێت لەم پلە گەرمیە ئینسان ناڵێن معرض نیە بە زۆر کەمتر معرض بووی کە
تووشی ئیلتیهاباتی سنگ بە یان تووشی ورژانی حساسەتی سنگ و ڕێڕەوی ئەو پلێ بەچی دیارێکرێ بەڵێ بەڵێ گەرمی جستەی مرۆڤ دیارەکرێ یان بە پلەی گەرمی ژوور دیارەکرێ پلەی گەرمی پلەی گەرمی ژوور بەڵێ 20 تا 25 زۆر بەڵێ باشە پلەی گەرمی لەشی مرۆڤ نەگۆڕە گۆڕانکاری بە سەردانایەت بەڵێ بەڵێ. لە هینێکی زۆر محدوددا بەڵێ بەڵێ کاتە دکتۆر کاتێکە هەرێکێک لێ ئەم ئامێرە فێنکەرەوانە بەکارێنین و لە نێوشانە زۆرترینیان کە ئێستا بەکار ئێنرێ سپلیتەکە بەکار ئێنرێ ئەگەر باسێکمان لە هەواکەی بۆ بکەیت کاریگەریەک لەسەر کۆئەندامی هەناسەمان دروستەکە ئەو نەخۆشیانەی کە ڕەنگە ئێمە توش ببین لە ڕێگەی ئەم هەناسەوە کە بە شێوازێکی وشک بەردەوام لە کاتی خەوتنە هەڵی ئەمژین بە شێوازێکی گشتی چین بەڵێ خۆی بە بەرکەوتنی سەرما ئەم تێرمە بڵین لە ئەم زارەوەی لە زانست پزیشکیدا بەکاردێ هۆکارێکە بۆ توشبوون بە ئیلتیهاباتی سنگ و هۆکارێکیشە بۆ وریژاندنی حساسیت بۆ کەسانی کە ڕەبۆیان هەیە بەڵێ یعنی گەر بێت و هەواکەی سار بێ کەسەکە حساس بێ بۆی طبعا ئەو کاتە بێتەوەی وریژاندنی ڕێڕەوی هەوا خۆی حساسیت چییە حساسیت ینی وریژاندنی ڕێڕەوی هەوای بڕین لە ڕووی ڕێڕەوی هەناسەوە ئەو وریژاندنی ڕێڕەوی هەوایە بۆ ئەو تەنورکانی کە داخلی ڕێڕەوی هەوا ئەبن کە ئەبنە هۆی تەسبوونەوەی بۆری هەوا بە دوای دایت لەوانی ئیلتیهابات دروستکە ئیتر کەسەکە نیشانەکانی حساسیت تیا بەدیارەکەوێت طبعا گرنگترین نیشانە حساسیت هەناسە کوتەیە یان هەناستانبوونە یان کۆکێکی وشکی زۆر توندە یان حەز بە قورسایی ئەکا لەسەر سنگیدا نەخۆشەکە ئەم کاریگەریانی هەیە باش ئەگەر لە ژوورێکا خەوتین و سپلیتە هەڵکرا بوو و ئەگەرێکێک حساسەیەکی هەبوو یاخود ڕەبۆی هەبوو وەکو ئاماژەکە پێویستەکە لەو کاتەیە چی بکە ئەین ڕێگە چارەیەکی سەریع هەیە کە تۆ بیگریتە بەر بۆ ئەوەی کەمترین زیان بە تۆ بگا لە کاتێکاکە پێشەوەم باسم کرد کە پلەی گەرمی ژوور لە زۆرە پلەیەکا بێت باشە بەزیتر بەرکەوتنی سەرما یعنی ئەم کەسە بەرکەوتنی ڕاستەخۆی لەگە سپلیتەکەدا نەبێت وا باشترە لە بەرامبەر سپلەکە دوورکەوێتەوە بە شێوازێکە تەسیری لەسەر پلەی گەرمی لەشی نەبێت پلەی گەرمی لەشی نێتە خوارەوە یان هۆی کە ئەسێتی ڕێڕەوی سیەکانیەوە بڕین ئەوەنە سارد نەبێ ڕێڕەوی هەوای عەفوان بورژێنێت خواردنەوە مەبەستم ئەوە بوو باسی ئەوە بەڵێ خۆی ڕێڕەوی هەوا بە دووش زۆر حساسە باشە هەم بە هەوای سارد هەم بە وشیبوونەوەی جەستەش کەم ئەو خواردنەوە کاریگەری خراپی هەیە هەم ئەبێتەوەی وریژاندنی ڕێڕەوی سیەکان بەڵێ وتم کامیان تاوانبارە سپلیت مۆبەڕیدە پانکا یعنی لەوڵەوە تاوانباری سەرەکی سپلیتە لە بەرەوەی هەواکی وشکە بەڵێ شەی کەمە بەڵێ مۆبەڕیدە باشترە شەی زیاترە هەواکی فێنکترە هەواکی فێنکترە فێنکترە هەوای دەرەیشەوە هێنێتە ناوە بەڵێ سپلیت بە پێچەوانەوەی ئەی پانکە هەیە ئەم پانکی سەقفی هەیە و پانکی ئەرزیشی هەیە و بەڵێ هەوای ناو ژوورەکەی هەوای ناو ژوورەکەیە بەڵێ پانکە زۆر کەمتر تاوانبارە بەڵێ کەم هەواکەشی باشە بەڵێ باشانی سپلیت بەبزانم زیانێکی ژینگەی شێر هەیە بەڵێ ئەبێتەوەی بەرزبوونەوەی پلەی گەرمی خۆی یعنی بۆ دەرەوە تەڕان ئێستا لەبەر ئەو گۆڕانکارانی کە بەسەر ینی کەش و هەوادا هاتووە ژینگە ینی هەم تەسیراتی کردو لە سۆی کە مرۆڤ ناتوانێت تحملی مبەڕیدەش بکات بۆمبەڕیدە ژوورەکەی پاک بێتەوە من هاوڕم هەیە لە بەغا یعنی باسان کرد لە هەشتاکان یعنی بۆمبەڕیدە تحملیانە کرد ئێستا بە سپلیتیش تحمل ناکەن ئەم بەهۆی گۆڕانکاری ژینگەی بۆ بەڕاستی بەڵێ باشە دکتۆر مرۆڤ لە کاتی خەوا ئەڵەن پلەی لەشی بۆ خۆی هەرداش ئەبەزێ لە حاڵەتی بێئاگاییە کاتێک ئەم هەوا ساردەش لێتەیە ڕەنگە ئەوە زیاتر بەڵێ بەتایبەت لە بەیانیان پلەی گەرمی ڕاستە بەڵێ ڕاستە ئەمە ئەو کاتە کاریگەری لەسەر چییە ئەگەر کەسەکە ساغیش بێت نەک ئەوانی کە مناڵ و کەسی نەخۆشیسی هەبیان کەسێکی بەتەمەن بێت بڵێ احتیمالە بڵێن تووشی پەتای بکە بڵێ تووشی پەتای بکە بڵێ هەندێک زاریش ینی بۆ زانیاری بینانی بەڕێزش هەندێک زاریش بەکتریا ڤایرۆسە بەڕێگەی ئەم ئامرانە ئەگوازرێتەوە بەڵێ بەڕێگەی ئەمارێنە ئەگەر هاتوو ژینگەی ژوورەوە پاک نەبوو ئەگوازرێتەوە بەم ڕێگەی هۆکارێکە بۆ گواستنەوەی هەتا زۆرێک لە بەکتریا شوێنەکات خۆی لە ئەمریکا ینی بڵێن بۆ بۆیان دەرکەوت یعنی دانیشتوانی ئوتێلێک هەمیان تووشی ئیلتیهابی سنگ بوون دوای دەرکەوت ئەم بەکتریا بە ئێرکۆندیشن گوازراوەتەوە بەڵێ لە ڕێی هەناسەوە گوازراوەتەوە بڵێ
زۆر باش ئەین هۆکارش هەیە بەڵێ بەڵ لە دەستپێکە پێش ئەوی دەست بکەین بە بەرنامەکە کۆمەڵە گفتوگۆمان کرد وچێت بەداخەوە ئێمە هێندە گرنگی بە ژینگەی دەرەوە ئەدەین کە هەوایەکی پاکمان هەبێ هێندە گرنگی بە ژینگەی ناوماڵەکان نادەین ئەم گرنگیە پێویستە چۆنی پێ بدرێ بۆ ئەوەی کە تۆ ئەم کاتە زۆری کە لە نێو ماڵەکەی خۆتای هەوایەکی پاک و هەوایەکی باش هەڵبمژی بۆ ماڵەوە گرنگە مەسەرەن ئەگەر ئەو مادە پاکراوانی کە بەکاردێت زۆر جارێک کەسێکە حساسەتی تاڵن پێی هەستیارە زۆری ئەو مادەی کە بەکارێت زۆری ئەو فەرشی کە بەکاردێت لە ماڵەوە بەتایبەت ئەو فەرشانی کە تۆزی لەسەر ئەنیشێت ئەمە لەوانی بێتە هۆکاری بۆی سپلەکە لەو ڕێگەیەوە بڵێن ڤایرۆس یان بەکتریا بگوازێتەوە یعنی پێویستە ژینگەی ماڵەوە ئامادە بکرێ باشە بۆی ئەم ئامێرە فێنکەرەوە نەبنە هۆکارێک بۆ دروستبوونی نەخۆشی دوای زوو فلتەرەکانیان بگۆڕدرێ باشە لەگەڵ دوورکەوتنی ینی بەرکەوتنی ڕاستەخۆ بەرکەوتن ڕاستخۆ لەگەڵ ئەم ئامێرە فێنکەراوانە بە تایبەتی سپلیت بەڵێ و عفوان شتێک تری شێبێ حسابێکی تایبەت بۆ ئەو نەخۆشانە بکرێ کە ئیلتیهابی سنگیان هەیە کەسێکە لە ماڵەوەی کۆڤیدی هەیە کەسێکە لە ماڵەوەی سیلی هەیە باشە ینی ئەمە بەڵێ ئەمە ینی خۆی ئەبێ ئەم کەسە وا باشرە عەزل بکرێت لە ژوورێکە عزل بکرێت لە ژوورێکە یعنی هەتا ئەگەر ئەم کەسە چەند مەترێکیش لێوەی دوور بێت یعنی لەو ژوورەیە بخەوی احتیمالی زۆرە کە توش بێت باشەخواگە مناڵێک تووشی تابێت بەسپلیتی بۆڵکرێیان مناڵێک تووشی تابێت بەڵێ یان کەسانێک بەهۆی کۆڤیدەوە کە تووشی کۆرۆنا بووە دەبێت لە ژوورێکا وەکو خۆتەڵی کەرەنتین بێت لە ژوورەکەی و پێویستی بە هەوای ساردکەرەوە و چوزانە فێنکەرەوەکان هەیە یان نییە بەپێی تەحملی ئەو کەسەیە بەس ئەو نێ نەگاتەوەی کە سەرمای بێت بەپێی تەحملی کەسەکەیە بەڵێ ئاسایەکە هەڵش بکرێت بەس نەگاتەوەی کە بڵێن زەرری پێ بگەێنێت بۆ گونجاندنی پرسیارەکە هاوکارم لە ماڵەوە ینی تۆڵێمە هەوایەکی وشک و ساردی هەیە بەڵێ چەند گرنگە لە ژوورە و لە شوێنە با بڵێن لە ناو ماڵدا ئینجانە و گوڵ و ئەمانەمان هەبێت بەڵێ زۆر گرنگە کە سەوزایی لە ماڵەوە گرنگەکە لەوەی کە هەواکە پاکی ئەکاتەوە پاکی ئەکاتەوە فلتەرێک وایە بۆ پاکستنا هەبێ باشە ئەمە بەڵێ لە ژووری وستنیشە زۆربەی کات زۆر لە ڕووەکەکان ئاماژەیان پێکراوە کە خەوێکی ئارامتر دەبێ ئەگەر لە ژووری نووسنەکە تابێت ینی هێمن نەکاتەوە نەوەکە ئەم هەوایە پاکشەکاتەوە هەم ژینگەکە هێمن نەکاتەوە بەڵێ هێمنێکە بۆ خەوتن بەڵێ زۆر باشە ڕێنمایت بۆ بینەرانمان هیوام وایە باشێکی زۆر بە ژنگەی ناوماڵ بدرێت و ئێستا ینی هۆکارەکانیش بەردەستن بۆ پاکردنەوەی ژینگەی ناوماڵ ینی بەکارهێنانی سەوزە یان بڵێن ئەفەن بەکارهێنانی گوڵ لە ئینجانە لە ماڵەوە یان هەتا فلینی عەزل هەیە ئێستا فلینی بربەست هەیە توانی ینی بەکاری بێنی لە ماڵەوە ئەمە بێتە ڕێگی لەوەی کە هەوای گەرم بگاتە ناو ماڵ بەتایبەتر ئاری پێشەوەی بیناسەری خۆڵباریمان زۆرە ئەم ساڵ بێگومان ئەم خۆڵبارینەش کاریگەری زۆر لەسەر ڕێڕەوی هەناسە دروست دەکات بەتایبەتر لەو کاتەیە خۆپارێزیەکان پێویستە خەڵکی چی بکەن لە ناو ماڵەکانیان بەڵێ ئەیهێنێتە دەرگا ینی پەنجەرە و دەرگاکان بەکراوی نەهێڵدرێنەوە باشە ئەگەر کەسەکە زۆر زەڕوور نەبێ نەچێتە دەروەی ماڵ باشەگە بە ئیشی زۆر زەڕوور نەبێ ئەگەر چێ دەرۆژ با ماسک بەکار بێنێت بەڵێ و بە تایبەت ینی حەزر لەو کەسان کە ینی ڕەبۆیان هەیە یان کەسێکە نەخۆشی درێژخانی سیەکانیان هەیە ئەمەنەوە باشترە بە هەر هۆکاری بێ لە ماڵەوە بن دەستەکان خۆشم ناکۆسمان پزیشکی پسپۆری نەخۆشەکانی هەنا و سپاس بۆ ڕێنمایەکانە دەست لەگەڵمان